بازاڕی لیرەی سووری گەرمە و خەڵکێکی زۆر کەوتونەتە کڕینی. لە ماوەی 3 ڕۆژدا بەهای 1 ملیۆن لیرەی سووری لە 120,000 دینارەوە تا 720,000 دینار ڕۆیشتووە تا ئامادەکردنی ئەم راپۆرتە. بە 460 کڕیتە؟ باڵێ بە 460 کڕیمە لەوان 560 کڕیمە لەوانەی سەبی بەم سیاسە نەکا کە سیاسەیشی نەزانی وایە بۆ ئەی کڕیانی وەڵڵاهی ئیتر ئەمە بۆ خێرەی کڕین ئەمە تازە توش بین ئەمە لەم بازاڕین بەس خەڵک هەیە لە دەرۆیەت کابرا 2 مانگای فرۆشتوویە دەیا بەلیرە لە ناگایەکە هەڕاگا زەرەرەکە 2 مانگەکە شێڕە و لیرەکە شێڕە. جگە لە کڕیاران کەسانێکیش لە بازاڕەکەدا تەنها چاودێری نرخەکان دەکەن و ناوێرن خۆیانی لێ بدەن و لە زیانەکان دەترسن. والله جێگومان هەمووی ئەی بەرزبوونەوەکە جێگومان نییە پارە لێ زیان عملی پێ بکە پارەش لێ زیانیەوە جێ. ئێرە بەردەم بازاڕی ئاڵوگۆڕی دراوی سلێمانیە خەڵکێکی زۆر ڕووی تێکردووە هەیە لیرە دەکرێت و هەشە دەیفرۆشێت بەشێکیشی مامەڵەی هەوایی دەکەن. هێندێک کەسیش دەڵێن بەرزبوونەوەی لیرەی سووری دەستی کەسانێکی تێدایە و هەر کەسەوە بۆ خۆی نرخی داناوە. ئەمە خۆی بەڕاستی ئەمە سعرێکە هەر کەس بۆ خۆی سعرانەیە چەند کەسێکن توجارێکن لەم ناوە هەر کەسێک بەڕزی خۆی سعردانەوە ئەڵێ بۆنە بۆنە. بەشێک لەوانەی ئاڵوگۆڕی دراو دەکەن دەڵێن متمانەمان پێی نییە و مامەڵەی پێوە ناکەین. جێگەی گومانە 1 ملیۆن لیرە لە نێوخۆی سووریا بە 150,000 دینار بێت بەڵام لە سلێمانی بە 600,000 دینار. والله هەمووی بۆ چاولێکەنی ئەژەنە لەناو خودی سووریا بۆ شێوەیە نییە لەچێ ملیۆنی 150,000 خۆمان پێوێت کە مامەڵی پێوەکە معاملەیەکی کاتیە من وەکو خۆم شخصی خۆم کە لە بازاڕەکەم هیچ معاملەیەکی پێوە ناکەم. زۆربەی پێشبینیەکان بۆ ئەوە دەچێت لە ناکاو نرخی لیرەی سووری بێتە خوارەوە یان بچێتە ئاستی ئاسایی خۆی. ئەوانەشی پارەیەکی زۆریان خسۆتە ئەم مامەڵە گوماناویەوە ڕەنگە زیانێکی زۆری ئابووری بکەن. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.